بەڵێ سلااو لێبێت دیارەوە 13 ساڵە ڕۆژنامەنووس محەممەد ئەشکێنەی بێسەر و شوێن کراوە لە شاری هەولێر دیارە پێشتریش لە ساڕۆژی لە سەی 12 ساڕۆژی شوێن بزرکردنی و ڕۆژنامەنووسە لێرە خانەوادەکانیان هەم لە بەردەم دادگا گربوونەوەیان دەبوو کە داوا دەکەن چارەنووسی کوڕەکەیان و بزانن بەڵام تا ئێستا کەیسەکە یەکلایی نەکراوەتەوە من دەبێ بسمەوە لای خۆیان کە سوکاریان لێرن ئەگەر بەڕێستان ڕاستەوخۆ لەگەڵتی لەگەڵ پێمان بڵێ ئەمڕۆ هاتون لێژنەی مافی مرۆڤ سوەڵامێکی ئێوەی داوایە دەشتێکتان ئارەستی لێژنەی ئارەستی لیژنەی مافی مرۆڤ کردووە ئەوانش تەسلیمی سەرکاتی پەرلەمانی دەکەن بە دووادەچوون بۆ کەسە دەکەن لە لای خۆیان بە دووادچوونی بۆ دەکەن سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ ئەو کات دو سات کە برایەکەت بینی کە برای بەڕێستە کاک محەممەد ئەشکێنەی چ کاتێک بوو ینی ئەو کارەکەی تا ئێستا دیارنی هۆکاری سێ کە هۆکارێک دیار نییە تا ئێستا هیچ کارێک دیار نییە 13 ساڵی هیچ هۆکارێک دیار نییە نەمان دیوێت تا ئێستا هیچ سەردارمان دەست سۆرا عمر معلوماتی هەیە لە ئەو توانە معلومات بداوە تۆمای دەنجیمانەیە هیچ معلوماتی ترمان نییە بەڕێستان ئەگەر لێرە هاتوون بۆ پاڵپشتیکردن لە کەسوکاری محەممەد ئەشکێنەی قسەتان چییە و لێژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان سوەڵامێکی ئێوەدا وەکو بنەماڵە وەکو پارێزەری خۆ بخ ئێمە وەکو پارێزەر نین ئێمە لەسەر ڕاستپەردەی سەرۆکی تۆڕی ڕێکخراوەدەنەکانی لێرە منەوە ڕۆلێروکانم ئێمە وەکو پاڵپشتی لە ئەو بنەماڵە بەڕێزە هاتوینە ئێروکانە وەکو تۆڕی ڕێکخراوەدەنەکانی ئەو لێر ئێروکانین ئێمە پاڵپشتی ئەو بنەماڵی بەڕێزە دەگەین کە یادەشتیان دایتە پەرلەمان داوا دەکەن کە پەرلەمانی کوردستان بە دوواداچوونە بۆ ئەو کەیسە بکاتن بزانین ئەو کەیسە بەرەو کوێ دەگاتن ئەو کەسەی کە داوای لەسەرە داواکەش وازم لە محکەمەی سلێمانیە بجوو لێندرێتن بەرەو پێش بچێتن و بیا ئەو کەسە بسە بەردەم دادگا بزانین ئایا تاوانەکە ئەو ئەنجامی داوە یاخودەوە ئەنجامی نەداوە بۆ سۆراقکردن و بە دوواداچوونی ئەو کەیسە پۆلیسی دەڵێ پۆلیسی هەولێر ئەو کاتە هۆکاری ڕووداوەکەی ڕوو نەکردو معلوماتە لە لای خانەوادەکەیتەن لای ئێمە نییە پۆلیسی دەڵێت تا ئێستا سکاڵا ماتۆماکرد جوابی سکاڵەکە نەدراکەوە تا ئێستا سکاڵە تا ئێستا سەردارێکمان دەست نەکردووە چاوەڕێی وەڵام دەکەین بەڵێ ئەوە خانەوادەی محەممەد ئەشکێنەی دیارە ئەو ڕۆژنامەنووس و چالاکوانەی کە 13 ساڵ بەر لە ئێستا لە شاری هەولێر شوێن بزر کراوە تا ئێستا دیار نییە دیارە ئەوانە پێشتر سکاڵایان لەسەر سۆرا عومەر پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی پێشوە و سەرۆکی لێژنەی مافی مرۆڤی پێشوو تۆمار کردو بۆەوەی کە ئەوان وە خۆیان دەڵێن تۆمارێکی دەنجیان لایە کە ئەو کات دوایین قسەی محەممەد ئەشکێنەی لەگە سۆرا عومەر بۆیە گومان دەکەن کە ئەو ئاگاداری دۆسیەکە بێت و داوا پێشتری سکاڵیان تۆمار کردووە بەڵام دەڵێن تا ئێستا لە سلێمانی ئەو سکاڵایە نەجوڵێنراوە بەڵێ